ڕاستی پێش هەموو شتێک سەری ڕێز نەوازشدا دەنوێنین بەرامبەر بەو کارەساتە گەورەی کە لە باکوور و ڕۆژئاوای کوردستانە هاتە ئاراوە ڕاستە کارەساتێکی سروشتیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ ئەوە بزانین کە کارەساتێکە ئەبێ هەموو تاکێک لە هەر شوێنێک بێ تاکو بتوانین پشگیری و هاوخەمی خۆمان دەرببڕین ئێمە وەکو با بڵێن ئەم کەمپینەی کە هاتە ئاراوە طبعاً کۆمەڵێک چالاکوان کۆمەڵێک هونەرمەند لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی سیاسی هاتینە لای یەک تاکو بتوانین کە هەندێک لە خەمی ئەوان کەمکەینەوە طبعاً هەڵبەتە خەمی لە دەستانی ئازیزان کەم نابێتەوە بەڵام هەرگەلێک لە هەر شوێنێکا تووشی کارەساتێکە بۆ ئەبێ گەلانی تریش هاوکار بن ئێمە ئەزانین کە گەلی کورد بە بەردەوامی تووشی کارەسات بۆ چی کارەساتی سیاسی بڵێ چی کارەساتی سروشتی ئێمە ئەبێ هیچ کاتێک چاوەڕوانی دەسەڵات نەکەین چکە هەموو کاتێ دەسەڵات تا پێی بکرێ لە دژایەتی تۆە تا پێی بکرێت دژایەتی تۆکە تەنانەت پێی بکرێ ئەو هاوکاریانێشی کە دێت نەگەێنتە دەستی تۆ بۆ چونکە لەبەرەوەی بتوانێت وەکو فشارێک بەسەرگەلا بیسەپێنێ بەڵام ئەوەی کە گرنگە لێرەدا هەڵوێستی گەلە هەڵوێستی گەل بەڕاستی ئێمە لە دوێنەوە ئەو کەمپینەمان ئەعلان کردووە سەرڕای باران بارین سەرڕای سەرمایەکی زۆر بەڵام لەگەڵەوەشە ئابینی پەیتا پەیتا خەڵ دێت بۆ ئەوەی کۆمەکانی ئەگەر بێت و 1000 دینار لە جیرفانیا بێ نیوەی ئەبەخشێ بە باکوور و ڕۆژئاوای کوردستان چکە ئەبێ ئێمە ئەوەمان قەت بیر نەچێتەوە هەموو کاتێ کاتێک باشوور تووشی قەیرانێک بوو کاتێک باشوور تووشی کۆڕە بوو ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان بە هەموو شێوازێک پاڵپشتی تەنانەت دەرگای ماڵەکانیان کردەوە کەوا خەڵکی باشوور ینی چۆن بڵین لەگەڵیانە پاروی نانەکەیان لەگەڵیانە بەش ئەکرد جگەلەوە لە 1970 بە هەمان شێوازە دێنە سەر ئەو کاتێککە شەڕەکانی کۆبانی و ئەفرین و ناوچەکانی ڕۆژاوای کوردستان کە هەڵمەتێکی بەرفراوان لە باشووری کوردستانە هاتە ئاراوە لەگەڵ ئەوەشە ئەبینین خەڵکی باشوور و ڕۆژهەڵات چوونە هانای یەکترەوە دیسانەوە کە کاتێک ڕۆژهەڵاتی کوردستان تووشی بوومە لەرزەکە بوو دیسانەوە بینی کوردان لە هەموو شوێنێک نەک تەنها لە پارچەکانی کوردستانی ترا بە پێچەوانەوە لە ئەوروپا لە هەموو جێگای کە کوردێک کە کەسێکی دڵسۆز مەرجش نییە هەر کوردێک بێ سیرەکەی دەستی هاوکاری بۆ خەڵک ڕائکێشە یاخود بۆ ڕۆژهەڵات ڕاکێشە ئێستا کەشکەوەی ئەبینین کە کارەساتێکی سروشتیە لە باکوور و ڕۆژئاوای کوردستان هاتە ئاراوە بەڵام ئەبینین لە باشوور سەرڕای ئەو قەیرانە دارایی کە ئێستا لە باشووری کوردستان هەیە سەرڕای ئەو بێموچەی کە لە باشووری کوردستانە هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبینی خەڵک پەیتا پەیتا کەمپین لە هەر شارێک لە هەر شارەچکەیەک ئەنجامەدەن بۆ ئەوەی بیکەنە هاوکاری و بگەنە دەستی براکانمان و کەسوکارەکانمان لە باکوور و ڕۆژئاوای کوردستان هەڵبەتە حەزم کرد ئاماژە بە هەندێک شتی تر بدەم هەتاکو ئێستاکە زۆر کەسیش پرسیار ئەکا ئایا ئەم هاوکاری ئەگاتە دەستی دەوڵەتی تورکیا یاخود ئەگاتە دەستی ئەو کەسانەی کە تووشی ئەو کارەساتە بوونە من لێرەوە ئێمە لێرەوە دڵنیایی ئەدەینە هەموو تاکێکی باشووری کوردستان کە ئەم هاوکاری کە ئەڕوا هیچ کاتێک ناگاتە دەستی دەسەڵات هیچ کاتێک ناتەکاتە دەستی دەوڵەتی تورکیا بە پێچوانەوە ڕاستەوخۆ لێرەوە ئەدرێتە نوێنەرانی گەل کە لێرە بوونیان هەیە چی نوێنەرانی هەدەپە کە لە باشووری کوردستان هەن و لەگەڵ نوێنەرانی ڕۆژئاوای کوردستان کە لێرە هەن بۆیە ئێمە ئەو ڕێگایمان هەڵبژار چکە ئەم ئەزانین کە هەر کۆمەکێک کە بگاتە دەستی دەوڵەتی داگیرکەری تورکیا هەڵبەتە نایبەخشێ بە خەڵکی لێ قەوما و
ئەوەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە کە 22 دەوڵەت پشگیری لە ئەردۆغان یان پشگیری لە دەوڵەتی تورکیا کرد بۆ هاوکاریەکان بەڵام تا ئێستاکە خێمەیەک نەچوە تا ئێستاکە پارویەکنان نەچووە یاخود تا ئێستاکە تەنانەت ئەو ئالەتانەی کە لێوە بوو تا دوێنێش نەهێڵا بوو زۆربەی زۆری ئەو وڵاتانەی کە چوبوون بە هەنایەنەوە بە ئالات و بە هەموو شێوازێک بە تیمەکانەوە لە ناو مەسارای گیرانیان دابوونیان هێڵا بوو بچنە شوێنی ڕووداوەکان بۆیە دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەوێ جگە لە کارەساتە سروشتیەکان ئەوێ کارەساتێکی سیاسیش بەسەرگەلی کووردا بێنێتەوە بە بەردەوامیش هەوڵی جددی بۆ ئەدا ئەوەی کە نەگەیاندنی ئەو هاوکاریە بۆ دەستی کارەسات باران دەوڵەتی تورکیا بۆیە ئێمەش لێرەوە بۆ خەڵکی ڕائەگەێنین جارێکی ترکە ئێمە ئەو هاوکاریانە هیچ کاتێک ناگاتە دەستی دەوڵەتی داگیرکەری تورکیا بەڵکو ئێمە ڕاستەوخۆ ئەینێرین بۆ دەستی نوێنەرانی گەل خۆیان لەویانە. حەزەکەم یەکشت باسکەین لێرەیە ئەو بینانەی کە ڕۆخاون لە کاتی با بڵێن هاتنە سەردەسەڵاتی ئەردۆغانە ئەو بینایە کە دروست کراون ئێستاکە ماوەی ئەم 20 ساڵە ئەو بینایە لە ماوەی ئەم 20 ساڵەیە دروست کراوە بۆیە ئەبینین ئەو بینایانە زۆربەی زۆری کوالیتی خراپە بەرگەی بوومەلەرزەکان ناگرێتەوە هەڵبەتە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە هەموو شێوازێک یعنی طبعا چی لە ڕۆ سیاسیەکەی چی لە ڕوو گرتنی ئازادی خوازان چی لە چیرۆرکردنی ئازادی خوازان چی ئیتر هەرچی شتێکی بەردەست بکەوێت بۆ ئەوەی گەلی کورتی پێقڕکە هیچ کاتێک درێخی لێ نەکردووە وەکو ئەزانی کەچێکی کیمیایی بەرامبەر بە گەلی کورد بەکارهێناوە کە جێکی قەدەغە کراوی بەرامبەر بە گەلی کورد بەکارهێناوە بەرامبەر بە سروشتی کوردستان بەکارهێناوە طبعا هەڵبەتە دروستکردنی بەنداوە گەورەکان یەکێکە لەو هۆکارانەشی کە بوومەلەرزەکانیش هەرچەنە ڕاستە پلێچەکان کە کاتێک بەریەکەکەون ئەوە دروستەکەن بوومەلەرزە دروستەکەن بەڵام هۆکاریشی هەیە هۆکاری دەستکردی مرۆڤایەتیشی مرۆڤیشی تیا هەیە ئەو بەنداوە گەورەی کە ئێستاکە ئەگەر بێت و بوومەلەرزەیەکی تر دروست بێت هەڵبەتە ئەو بەنداوە دیسانەوە جارێکی تر ئەکەوێتە ئەو ئاستەوە کە کۆمەڵێک شاری باکووری کوردستان و تەنانەت سووریا و عێراقیش ئەو دایپۆشێت بن ئاو بکەوێ بۆیە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە هەموو جۆرێک لە جۆرەکان هەوڵی قڕکردنی گەلی کوردەدا یەکێکیش لەمانەی کە دروستکردنی ئەو بینانە لە کاتی حکومڕانی ئەردۆغاندا ئەو بینایانە دروستکراون چونکە ئەو بینایانە هیچ کامیان لە 20 ساڵ زیاتر نییە تەمەنی بەڵام هەندێک بینا هەیە سێرەکەی بە تەنیشتی ئەو بیناکان نەڕووخاوە هۆکارەکەی چییە هەڵبەتە ئەمیشێکێکە لەو سیاسەتانەی کە ئەردۆغان بەکارهێنە بەرامبەر بە گەلی کورد.